پارێزگاری پێشووی شاری سلێمانی ڕەوا کەسایەتی ناسراوی شاری سلێمانی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. مامۆستا جەمالم کاتت باش دەبێت لە ئێستا چی بکرێت بۆ وێرکردنەوەی ئەو بارودۆخەی کە ئێستا هەمومان بینیمان و لە ڕێگەی پامێرانی نارتیۆ زۆرترین زانایەکانمان پێدرا. ژیانتان باش، وڵا بەڕاستی ئەمە نیگەرانیەکی ئێجگار گەورەیە بۆ ناخ و دڵی هەموو کورتپەروەر و کوردێکی بەشەرەف کە بەو شێوەیە ڕەوتی خۆپیشاندان و کارەکان ئەڕوات زۆر بەداخەوە وایە ئەمە ڕووی نایە. بەڵام مامۆستا دەبێت لایەنە سیاسیەکان چی بکەن؟ خۆپیشاندان مافێکی بەڕای من هەموو لایەک ئەمە بەرپرسی هەموو لایەکە لایەنە سیاسیەکانە بێ بە هەموو هەوڵێکیان بخەنەگەر و هەموو توانستێکیان بخەنەگەر بۆ ئەوەی کە دامرچێتەوە و هەوڵبەن ئاوێکی ئارامی بکرێ بەو ئاگراکەوە بەر بۆ تجانی ئەو میلەتە لەم کاتە ئاساییەدا لەم کاتە هەڵۆزاکەوە کوردستانی پیاتێ پەڕێ ئەوە تا هەر ئەمڕۆ لە گوێر هێرش کراوە داعش هێرشی کردووە کە بێگومان ئەم هەلەیان لەوە چێ بە فرسەت زانی بێەوە لەبەرەوە من داواکەم کە لایەنە سیاسیەکان بەرپرسی مێژووی خۆیان لەبیر نەکەن و هەوڵی کۆتایی بن تا ئەتوانن لە توانایانایە بۆ هێمنکردەوەی بارودۆخەکە، چونکە بەڕاستی ئەوە شێوازی شارستانی خۆپیشاندان نییە. حیزبەکان هەمویان بەیەکەوە جوانن، هەمویان بەیەکەوە خەباتیان کردووە، بەیەکەوە حکومەتی بنکەفراوانیان پێکێنەوە وڵاتیان بدۆ بەڕێوە، لەبەرەوە شکستی هەریەکێکیان شکستی هەمووانە و بە هیوام کە هەوڵ بێرێ هەرچی چۆنێگە بێ ئەم گرژیە خاو کرێتەوە و هێمن کرێتەوە و خەڵکانی باش پیاوانی ئاین و ئەو خەڵکانی کە هەرچەنگە ئێستا کەس قسەی ناڕوا بەڕاستی و کەس گوێ لە کەس ناگرێ بەداخەوە، بەڵام لەگەڵەوەشە ئینسان ناچارە هەرچی پێ ئەکرێ بیکە. ئەبوایە بە شێوەیەکی شارستانیانە ئەو خۆپیشاندانە بکرانایە مسڵەتی سەد لەگەڵ ئەوام کە کەم و کوڕی هەیە، ناتەواوی هەیە، موچەنیە، گەنگەڵی هەیە، هەموو شتێکەیە بە ناشکوری نەبێ، بەڵام ئەوە چارەسەری شێوازی چارەسەری کێشەکە نییە بەڕاستی. ئەبوایە بە شێوەیەکی هێمنانە بکرایە و مقڕی هەمووان وەکو یەک وایە لای ئێمە ئەبێ پیرۆز بێ کە نابێ بە جیاوازی بکرێ بە هیچ شێوەیەک حکومەتەکەش یەک حیزب نایبا بەڕێوە، کۆمەڵێک حیزب و کۆمەڵێک لایەنەی با بەڕێوە و ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی کە هەموو یەکیان گرتما خۆش بوو کە حکومەتی بنکەفراوان و بڵێ دوێنێ دوو کەس کوژران، ئەمڕۆ سێ کەس کوژرا، ینی دەبواە دوێنێ چیان بکردایە بۆی ئەمڕۆ سێ کەسی دیکە نەکوژرایە؟ ئەمەی کە من ئێستا باسیەکەمە وایە دوێنێ ینی دابین بکرایە هەوڵ بێرایە پەیوەندی چیان پێ ئەکرێ خۆیان باشترێ زانن چیان پێ ئەکرێ لە پەیوەندی بە یەکترەوە لە بێگومان هەوڵ بێرێ بە هەچی شێوەیەگە بێ بێدەنگ بکرێ خاو بکرێتەوە ئەو مەقەڕانە پارێزگاری باشی بکرێ و دڵسۆزانە بپارێزرێ بۆ ئەوەی کە دەستی ئەو خەڵکانی نەگاتێکە کە بەو شێوەیە ڕەفتاریان لەگەڵەکەن کە بەڕاستی شتێکی زۆر نەگونجاوە و سومعی میلەتەکەمان لە دەرەوە و لە جیهانە ینی خراپەکە دەگەر بێت و فریای نەکەوین ینی. ئەمڕۆ ئەم ژمارە زۆرە بوو سبێنە لەواچێ زیاتر بکات ئەگەر بێت و فریای نەکەون. بەڵام مامۆستا پێشبینیت بۆ ڕۆژانی داهاتوو چییە؟
وڵی پێشببینی من شتی باش ناکەم بەڕاستی و بە هیوام باڵە چوو بم لە پێشببینەکانمە من بۆ ئەوە چم کە ئێمە هەر داعش دژمنمان نییە دەوروبەر و هەموو لایەک هەموو شوێنێک ناشکرینە بێ دژمنی ئێمەیە خۆمان ئەوە تا دۆستی خۆمان نین خۆمان ڕازگۆ و دڵسۆز و ڕێزی یەکتر ناگرین بەرامبەر بە یەک ینی بەڕاستی وانین کە بتوانین چۆن خەڵکێک ئاوا بێ لە ناویەکە و ئەوە هەستی بێ بەرامبەر بە یەک شت لە یەک بشارێتەوە فێڵ لە یەک بکە چۆن ئەتوانێ میلەتێک بەرێبەڕێ و میلەتێکی بێکەسی بێ پشتیوانی وەکو ئێمە کە لەو بارودۆخە ئاڵۆزا میلەتەکەمانەژی من بە هیوام هەموو شتێک بخرێتە لاوە کۆنەقین و ئەم شتانە نەهێڵڕێت لە دەور ببینە لەم کاتە بە هەوڵبێرێ بە دڵێکی پاکەوە دەست بەنە دەستی یەک و هەڵەکان کاتە مامۆستا ینی دەبێت لایەنەکان چی بکەن کە نەیان کردووە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی کە خۆپیشاندانەکان بەردەوامە دەبێت لایەنەکان چی بکەن کە نەیان کردووە وڵای چی بکەن چییە یانێ بێ هەوڵ بن بچونکە من لە وردەکاری و بنەمای چۆنێتی ڕوودانی ئەم شتا کتوپڕ بوو وابزانم بە نسبەت هەمووانەوە من نایزانم یعنی تاوەکو بڵێم چارەسەرەکەی ئاوا بکەن خۆیان نەزانن چۆنیان کردووە خۆشیان نەزانن چۆن چارەسەریەکەن هەوڵ بن هەموو یەک بن برا بن ڕازگۆ بن لەگەڵ یەکە دڵسۆز بن جەریە بن قسە بکەن ئەوەی کە خراپەی کردووە ینی مافی خۆی بنێ بەڵام مامۆستا تۆ باسی کرد کە لە ئێستا کەس گوێ لە کەس ناگرێت ینی بۆچی دۆخەکە گەیشتوتە ئەو ئاستەی کە کەس گوێ لە کەس نەگرێت وڵا ئەم 23 ساڵە ناشکوری نەبێ ئەو ڕەفتارانەی کە ئەمان دی لە ناو لایەنەکانە و شەڕی ناوخۆ ئەو کارە ناپەسەنگانەی کە ئاماندی ئەوانە وایان لە خەڵکەکە کرد ڕازگۆیی نەما ناشکوری نەبێت دەستورمان نەبوو پاش 23 ساڵ ئێمە کورد تا ئێستا دەستورێکی نییە کە کاروباری خۆی پێڕێک بخا تا ئێستا ڕێزی یاسا ناگیرێ یاسا سەروەر نییە کەس و لایەنی سەر و یاسا هەیە بێگومان تا ئەو شتانە بەخۆیانە نەچنەوە ئەو شتانە چارەسەر نەکەن و دەستورێکی ڕێکوپێکی گونجاو نەنووسرێ لەلایەن کۆمەڵی خەڵکی دڵسۆز و کورتپەروەر و نەتەوە پەرستەوە و یاسا سەروەر نەبێ و خەڵکی سەر و یاسا و ئەمانە واز لێ نەهێنرێت ڕێ پێ نەگیرێ یا نەهێڵڕێت بەڕاستی هیچمان بۆ ناکرێت. بەڵای جەمال عەبدول پارێزگاری پێشووی سلێمانی ڕۆکەسایەتی شاری سلێمانی سوپاس بۆ بەشداریت لەگەڵمان.